ڕۆژێ ئەمرم بەمداخەوە قەتۆم لەبیر ناچێتەوە خەمیێکەوە لە ناخمەوە ئازیزەکەم ئەگیری موچار و لادێمە لێ من نەبی. گۆرانی دەریا لە تێکست و ئاوازی خۆم بوو، کاری میوزیکی لە وڵاتی تورکیا لە ستۆدیۆ خۆم کرا و کاکسانی سەباح دەرهێنەر و کامێرەمانی بوو، کاری کلیپەکەی لە هەولێر کرا و لەسەر شاشەی وین تیڤی وابزانم بۆ تەماشەوان یاخود بینەران پەخش کرا. بەرهەمم زۆرە بەڵام هەموو زار باسم کردیە، من بەس بۆ خۆم بۆ کاری هونەری بۆ خۆم دەکەم، واتە زۆر لای من گرنگ نییە سیدیم هەبی سیدیم نەبی، بەڵکە ئێستا بەرەمی نێزیکەی 13 تا 14 گۆرانی حازر هەیە، وەبزانم برادرانی زۆر لە مقابلەکانی پێشتر باسمان کردیە، بەڵام من بۆ خۆم هەروە ئاز دەکەم 2 مانگ 3 مانگ جارێک 4 مانگ ڤیدیۆ کلیپەک بکەم ئەو گۆرانی کە خۆم حەزم لەبی. مەسەلەن بۆ نمونە کاری داهاتووم ئینشاءڵڵا گۆرانی منی ژیانم زیندانە بێتۆ لە ئاوازی ئەحمەد مەندانێ وابزانم ئەگەر غەڵەت نەبم، کاخدر لازانی یا بێزانی شتێکی وایە داوای لێبوردن دەکەم، تیپی پاشای مۆسیقای پاشای گەورە لە شاری ڕواندز لە هەشتایەکان ئەم کارەیان کردبوو، منیش تەبەن بە ئیزنیوان و لێرە ڕێز و سڵاوم بۆ کاکە ئامانز غازی هەیە کە مۆسیقایەکەی دابەش کردبوو هەر وەکو خۆی لە وڵاتی تورکیای ئەو کارەمان نوێ کردەوە. ئیتر ئەو گۆرانیە بەم زوانە ئینشاءڵڵا کاری کلیپی بۆ دەکەین لە شاری ڕواندز. حەز دەکەم تەمان سیدیم هەبێ، ینی کەس نییە حەز نەکە سیدی، بەڵام هەم تەمەشای بازاڕەکەی بکەی، مەسەلەن ئەوە بینەران و لە شاشەی وین تیڤی و کەناڵەکانی دی دەبینن کۆپی زۆرە، ینی ئەوڕۆ تەکنەلۆژی زۆر میم بووە، مەسەلەن لە ڕێگایەکانی ئینتەرنێتەوە من هیچ وا بیرم نەکردەوە ڕۆژێک لە ڕۆژە مەسەلەن 12 گۆرانی لەسەر یەک سیدی بکەم، بەڵام نەکنیتم هەشە و حازریش ئێستا دەتوانم ئەگەر تەکلیفەک هەبی سپۆنسۆرێکی باش هەبی بتوانین کارێکی جوان بکەین بۆ نادەتوانین سیدێکی جوان بکەین، ئیتر ئەوانەی هەیە دەخینە بەرگوێگران و گوێبیست دەبین. وین تیڤی کە کەناڵێکی شیرنە لە لایمە، کەناڵەکە لە کوردستانی باکووریش زۆر بینەری خۆی هەیە خاص. ئەم وین تیڤیم بۆ خۆش دەوێ، وین تیڤیم یاخود لەبەرچێ حەز لە وین تیڤی دەکەم، ئەوە بوو بۆ نمونای ڕۆژەی من بخۆم تەلەفۆنم بۆ وین تیڤی کرد بۆ کلیپی دەریا، پێم خۆش بوو لەسەر شاژەی وین تیڤی دابەزی. یەکەمی وین تیڤی زۆر گۆرانی بێژی لە خۆ کۆ کردوتەوە، وابزانم یەکەمین کەناڵی ئاسمانیش بوو بۆ میوزیک و گۆرانی، هەر بۆ کوردیش نا، ئەگەر سەیری بینەر باشتریش دەبینن عەرەبیشی لە خۆ کۆ کردوتەوە. ڕۆژێ ئەمرم بەمداخەوە قەتۆم لەبیر ناچێتەوە. دیسان بەم نێزیکانە یاخود دەتوانین ئیشاڵە سەردانی وین تیڤی دەکەین، لەگەڵ وین تیڤی ئەندێک پرۆژە هەیە دادنین، لەگەڵ 1 و 2 قسان دەکەین، یا ڤیدیۆ کلیپ بیتن یاخود هەر پرۆگرامەکی تیبی یا کارێکی میوزیک بی، بەم جوانە گۆرانی منی ژیانم کە باسم کرد تیپی مۆسیقای پاشای گەورەی ڕواندز لە هەشتایەکان و توێتی بە دەنجی کاکە ئەحمەد مەندانی مەشهورە لە شار ڕواندز. دیسان دەڵێمەوە سوپاسی هەستی بەڕێزی هەموو مامۆستایەکان دەکەم کە ڕێیان پێدام بتوانم ئەو کارە بکەم، گوێشیان لێ بووە، ئینشاڵڵا کلیپەشی جوان دەکەین. ئەوە دواکاری ئەوە بوو و دووبارە ڕێز و سڵاوم بۆ هەموو بینەر و بۆ هەموو کارمەندان و بۆ هەموو ئەوانەی لە پشت کامیرە و لە پێش کامرە لە بەرنامەی فۆکسە
لە پرۆگرامەکانی دیە لە سەر شاشەی VNTV ڕێز و سلااوم هەیە بۆ هەمووتان دووبارە زۆر سوپاستان.